لە پێشهاتێکی مەترسیداردا ئێران لە گەروی هورمز هێرشی کردە سەر دوو کەشتی. یەکێکیان کەشتێکی سەر بە ئیسرائیل بوو بە ئاڵای لێبریاوە، ئەوی دیکەیان کەشتێکی بارهەڵگری تایلەندی بوو، ئەمەش بە بیانووی سەرپێچی ڕێنمایەکانی سوپای پاسداران. هێرشەکە پەیامێکی ڕوونە بۆ داخستنی یەکجاری ئەم ڕێڕەوە ئاویە. ئەمەش وای کردووە هیچ کۆمپانیایەکی گواستنەوە ئامادە نەبێت سەرکێشی بە کەشتەکانیەوە بکات کە بەهاکەیان سەدان ملیۆن دۆلارە. بەو پێی لە بواری دەریاییدا تەنانەت بوونی لە سەدایەکی مەترسیش بەسە بۆ وەستاندنی گەشتەکان. لێدانی تەنیا یەک کەشتیش بەسە بۆ ئەوەی ترسی گەورە بخاتە دڵی خاوەنی هەزاران کەشتی دیکەوە و بە تەواوی لە ناوچەکە دووریان بخاتەوە. بە بڕوای شارەزایان ئەم ڕووداوە کارەساتێکی گەورەی ئابووری لێ دەکەوێتەوە و جیهان پەلکێشی سستبوونێکی ئابووری دەکات کە چەندین دەیە وێنەی نەبووە. بەهۆی داخستنی گەروەکەوە ڕۆژانە بازاڕەکانی جیهان بێبەش دەبن لە 15 ملیۆن بەرمیل نەوت و 170 ملیۆن مەتر سێجا غازی شل لەگەڵ ڕێگری لا تێپەڕبوونی زیاتر لە 40 کەشتی بارهەڵگر. بەرەنجامی ئەمەش هەڵاوسان و بەرزبوونەوەی شێتانەی نرخی نەوت و غاز و خۆراک و کاڵا پیشەسازیەکانە کە لە کۆتاییدا دەبێتە هۆی وەستانی کارگەکان، داخستنی کۆمپانیاکان و پەککەوتنی گەشتە ئاسمانی و دەریاییەکان لە سەرانسەری جیهاندا. لە ڕووی سیاسی و سەربازیەوە چارەسەری ئەم قەیرانە وەک مەتەڵێکی ئاڵۆزی لێهاتووە و بژاردەکانی بەردەم کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر سنووردارن. سەپاندنی وەستانی جەنگ بە زەبری هێز ئەستەمە. بەو پێی ئەمریکا لە قەیرانەکە تێوەگلاوە و ڕێگە بە زلهێزەکانی دیکە نادات دەستوەردان بکەن. گەرچی لە کۆنگرێسی ئەمریکا ئاماژە بە بژاردەی هێرشی زەمینی کراوە، بەڵام چاودێران دەڵێن ئەمە هەنگاوێکی خۆکوژیە و مێژووی دەستێوەردانە زەمینیەکانی ئەمریکا پڕە لە شکست. لەلایەکی دیکەوە پێکهێنانی هاوپەیمانێکی نێودەوڵەتی دژی ئێران کارێکی قورسە، هەم بەهۆی پێگەی هەرێمی ئێران و پاڵپشتەکانی ڕووسیا و چین، هەم بەهۆی نەمانی متمانە بە سیاسەتی هەڵە و پاڵنەرە ئاینی و توونڕەویەکانی ترەمپ و ناتانیاهۆ. بۆیە پێدەچێت تاکە چارەسەری ڕاستەقینە بۆ ڕزگارکردنی جیهان لەم کارەساتە دەستبەستنی سەرکردایەتی ئێستا ئیسرائیل بێت کە هۆکاری سەرەکی تەشەنەسەندنی ئەم ئاڵۆزیانەیە لە ناوچەکە. بەشێک لە چاودێران باس لەوە دەکەن پێویستە پارێزبەندی ڕۆژئاوایی لەسەر بنیامین ناتانیاهۆ سەرۆگۆزیرانی ئیسرائیل هەڵبگیرێت و ڕادەستی دادگای تاوانی نێودەوڵەتی بکرێت. بەو پێی بەردەوامبوونی ئەم سەرکێشیانە بەبێ هیچ چاودێر و لێپرسینەوەیەک جیهان بەرەو وێرانبوونێکی حەتمی و چارەنووسێکی نادیار دەبات.